بەڵێ میرای 1964 دوای 4 کاتژمێر لە خۆپشاندان و گرتنی ڕێگای سەرەکی خەبات کەورگۆسک و هەروەها کەورگۆسک ئیفراس لە ئێستادا خۆپشاندەران ئەم ڕێگایان کردەوە و هەروەها بەڵێنی ئەویان وەگرتکەوە تا یەکشەممە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێ و تەنها مۆڵەتی 3 ڕۆژیان داوە، یعنی تا یەکشەممە وتیان ڕادۆزین ئەگینا دووبارە دێنەوە سەر شەقام و هەروەها دووبارە ڕێدەگرین ئەوەی دەبینن لە ئێستادا ئەم چوارڕیانیان گرتبوو کە ئەم ڕێگای بەرەو ئیفراز دەڕوە و هەروەها ئەم ڕێگای بەرەو خەبات دەڕوە و دانیشتوانی ئەم گوندە کە گوندی کەورگۆسکە ڕێگاکەیان گرتبوو و لە ئێستادا ینی ئەو کەسانی کە لێرە من ڕێگە بە خەڵک دەدەن کە هاتوچۆیەکە بکەن و ینی هەرکەسە و بڕواتن هەروەکو دەیبینن لە ئێستادا ینی خەڵکەکە پەیتا پەیتا هاتوچۆ لەم شوێنە دەستی پێکردەوە و باسییانەوە کرد یان ئەو کەسانی لێرە بوون بەڵێنیان وەرگرت لە بەڕێوبەرانی ئەو کۆمپانیایی کە لەم سنوورن کە تا یەکشەممە کێشەکانیان بۆ چارەسەر دەکرێت و باسییانەوە کرد کە گەر تا یەکشەممە چارەسەر نەکرێت دووبارە دێنەوە و دیسانەوە شەقامی سەرەکی و یاخود ئەم شەقامە دەگری.